گوتن مورگن بفرد گوتن مورگن کسی کامنت که جمع بنویسن راست که گلستان سر صبح از را بویم از من پنجره را من الاسمانی نریا هورا بارانه یعنی تعادز بوی گوتن مورگن تمام گوتن مورگن چی کات گوتن مورگن میشه گوتی ویچ گوتن مورگن کرویچ اوی کرویچ یعنی ها کیفان پیاد گوتی ویچ یعنی گوتن مورگن ویچ الصبح ویل زدك اخترت بيجي صباح الخير بونجور بيجي ويتش كنا ايضا صباح نقول صباح الياسمين المهم دنيا صارة تا يعني جل برخونه كلين تا صار بدي شي ما انا خمنا كان زي فلو تاجري تا ها تمام السوفا بالكركر يا يلا هاولي عم داس بكي كابيشه تيرو بحثا گنجان بكي گنجان گله گرنگه تخا گنجا تخا هری گرنگه لایوی فیسبوک چه کاریگری لسر گنج هست. از تنها هم گلستان از هر وی کرسی که بلند کم هر روته خوره. قلو بودلر. از دو هلیسکام بوم ناف. تاشته جیجمرانی. ناف خالکی دست خودی گله خوش. دلر مد نوروجا تیوی و رادیو رو داید اما بحثم تورنج واکی که. متخصص بسیار بکن بله. ما بحث تورنج واکی که جاری یاسایی و پارزر شاخوان مرا بو هر و هر اوچی جو پرتالا رو داوی از بردام از جگودارن مرا بحث بکم کرسی خوب بگهره قلو بودلر ها چند کیلو تزیده کرنه بس یامان کرد که ترا کمالایت کن چون کاریگری لسر یعنی خلق به تایبتی گنجان درست کن چه سوده که چه زیانه کی هیا هر و اگر رو بروی که شیک بوی ل ترا کمالایت کن به تایبتی ل بکرنانی فوتو و ویدیو کنی تایبت با خود لبن کسانی ترا هر شکردن لسر خود چون لعنی سیو بتوانی مفکانی خود تور بگیری و کس سزا بدره ل بجد لر خوش بجم لبیشه کرم ما بحثا و مجارات کر یعنی چهار خب بارزن ایوش دتوانن باش داری بکن لگل من لرادیو رودا و هجماره تلفنی 066 210 7100 خودت اجبار کردی نه پله بایا اوه لبسانديا مجمارة قل برنامج اري گلستان هرتم ام يعني دسبيكا في برنامج بازداي في مه هيانها هرتم امتن تو بري فيسبوك ديدي خو تو خود بيني و تو كومنتات خوني تو ناليز بيني هرتا بر اولای تمام درسته اولای چه به خو تديت والله بس دقيقه از بو باش ندار كم انت بري دوصا نه دویده دوصا ماش نه ما برای خود دمون برای خود ده کامیره ده کاجمر بحث کردلر دست بیکاتا برای تو ببیشر تو ببیکش کی ناسکری تورت کمالایتی پاریس را بود چه کیمت نیاست کیت نهاجی نه تو رجعت الاسکات دنیا آخر کرد گفتم من ونیا خاطر پیدا در کتمون خوب نشان داد فوتو نه والله خلق زیادتر هم سرس به وقت هم سپیدا گودارو بینران ده فیسبوک باش دیکنم بجن گود مورنینگ و نایدم خلق فیر با دو اسکانش دانده گنجواد گفت اینه کشتر دیگه گود مورنینگ گود نایدم بجندک پیوی دیشت گودم خودم نزانی بحث چتیان یعنی دیار بو چونه اوی اینا دیار لیگران گوگلی دا بسیار کرینه یکی هلندی گودم چی بو اویش گوتی چی باوت گوتی Guten Morgen. لا بجا قلت غوتن مورغن. بيجي هولندي خصنا غوتن مورغن. هولندي. غوتن مورغن. مورغن. ارد بغ. غ. تو چه هولندا؟ نه. با تو چه زانی؟ يولد بيجي. أنا يقول هولندا ما نجم معنا. تبحث سوشيال ميديا. ما بحث سوشيال ميديا كل ما بحث عليه سايكر. راوتشي هاتوش بورتالي. والله راوتشي كاسك باريزا وهمجي جوانا كشخش. كيف بيجي ورا من الفربدان كان. ام بسيارة جبك والله بابا ما فيديوريج يعني متخصص بحثا جبلي وبحثا ياساي كرو كاتشا ومافر خاب باريزي تشتاق باش عليا بوزيتيف جهنا السوشيال ميديا من انستغرام راوتشي جيج مربين اگر بكارن راوتشي جيج مربين راوتشي ما بينا راديو راوتشي برنامج که ویژه پیشکش دیگه رادیو رو دایا گات تجهه مجهه بادینی راوتشي گلک باشه گلک باشه از گلک زرا حز کم نه به ام بیزنس کم بویژه بادینی باغ دوکیانه جی داخله گلستان ما بحثا عالی پوزیتیف نکرد و بحث یعنی نگاتیو وکرد نه ما بحثا همو عالیه کی کر یعنی همو عالیه کی گلک گرینگا نه سوشیال میدیا کساتیا گنجن من کردستانی باشتر لیکریه درباره چاوا
اگر ام بین بلی بنرین ده سالن 2000 ام دکاریم بیجن 1997 هیا کو 2003 حتی 2003 توی دمی دا گلستان دوباره مدیه دا ما کار دیگر دما ام دچون دربه جمع خلقی چندی دلیر یعنی از بیجم نورماله وکی چا بچو کم مازن کم نه نورمال بیشه نورماله؟ نه از بخو مالیت 2000 نینم 2000 نینم و نوتیجی نینی؟ نوتیجی نینم هشتیان هی هشته بیراتتی دا ما اتومبیل گله کتنا و کردستان دا برنیاز بو برازیلی اپوال گسو گنا مدمت برازیلی پاساد بو بجد گتنا برازیلی چه مدل بو؟ هفته چند بو؟ که بزانن گهدارن ما بزانن يلا ام بزانن القل برازيليه ام ديكن بسيار ام ديكن بسيار ايرو برازيلي دچ سالا كده قالك برنياز بو اس ودمي هاتم دنيا كاك عدنا كاجمر بيجه صالي بو گلستان بربر وشاباب بزاني دي ساعه سمجاراتم بلا ولا سمجارا ايرو بنا سمجارا ايرو ديسان بلا اگر کی گوتی بجامن از کنترل بکم از چاو دریت کم تویده میداد تمام تویده میداد گلستان دما ام دچون راپورت ام دچون در ما فوکس پاپرگت من نرین خلکی و زور کسا با من دا آخف بل نها دما تو چی دبینی گنجن من کردستانه 1984 راسته بس یک دنگلک مشهور بو او کی بو هنرجان ای گلک نا بازاری ده بازاری گرم بو خلکی زور کرین مدل کدنا دلم ما بو قصه ترکیزم نجم تو چهار نویچه هنر 84 بمبره و آنکو دعامی و استیل بو پشتینگی بو پلاستیک یعنی 84 باشه دلر برازیلی سال 2000 چنده بود 2002 و 2002 که بو مهبو مقاچاق تاش عارف خدا بلانسس اوكي اذن ها تليفون بوليس ترافيك بس زي هنجشت تجربه كده بين سر بابت خو نه گلستان سوشال میدیا فیسبوک اینستاگرام سناب چات تایبت ستوری انوا یان ویدیو او بالاف دکن کساتی و گنج ما گله گوهارتیه یعنی هر کسی کل المال خو بو پیام نرک نو چگهانک زانیار دادن موبایل را دکن خو وینات کن ویدیو خو بالاف دکن افتش گله باشه دم ام مایکن ها یا رودا ام بن هر جایی که هر کسی که بجمت کاریمون بحثی بکی یکسرتن و آخون و بحث دکن یعنی همش عالی آخفتن گله باش بین همش عالی بيجين فيديو برامبر كاميري يعني ناطرسن افتش جلك باشه دمن در باز بده او هنا بو به کیجی میوانک ما اما پتر بحث بگم بحث عالی پوزیتیو بگم که بحث ما پاراس نوزاچنا که کپی رایت ما بحث کروجت بحث پوزیتیو اما بحث باشیا سوشال میدیا کن اگر بریکن جلک باش به افکارانی میوانم ما دکتر رضوان بادینی لیگل ما دکتر زنینگه یبخا دکتر پیدا باش گنایدم گود مورنینگ صباح الخير گوتن مورگن بر دكتور رضوان بفرنسي وروسي جمر بيجي كلام كم فرنسي وروسي دكتور فرمو يعني باش جيان باش بونجور فرنسي داس خوش دكتور فرنسي روسيا چبو مامستا روز روسي دوبري دين دوبري اوترا رو دیگ یکی گفتم بس خودش بیرام شد از بخوبن اسم دکتر لفظاوی چا پرونانسیاوی چا درسته کابون بیجا چت بیجن روسی سنابچات نه روسی گود مورنینگ دوبری اوترا را تمام گود دارن شب رو به از بجم دوبری اوترا یعنی سپیدا باشه بفهم ما روسیش هنر کردستان دکتر زور تو بخیر به زور سپاس روسی هنر نه ام جوارا بجن دوبری اوترا تقدر كيف كراتي ما وسطه زور گلستان تو حس که تو بسیار بکی ارو راس حزك بسیار بك از انا ما مستوى گرک زانیاریان باش به درباره بدما بتبتی کو خوشی ما مستوى زانینگه ده راگهاندنه ده ما مستوى رضوان بادینی دکتر که بحث علیم پوزیتیفن سوشال میدیا بکن تقول دكتور تقول لبو ما بحثا استوريا كرل جم گنجن من كردستان كاچا كارينا كساتي اوان بگوره باشتر لبن برام بر کاميرا و که روزنامه گر هر کسک به پیام نه الجهه کی نو چگاهان
اب دياردا السوشيال ميديا بقشتي يعني نتني عم بيجن باردوخا عم بيجن كوميونيكيشن دانو ساندني ناف شينو جروب جاو جواز ناف كومانا كوديد وقت طبعا وقت حموكم على دي ترش نتني كومانا وجراكا كردي اما يك جيت بيت منجي دي استفساريه قهرتني قوتشي هسه انسان دانو سندناوي النوعيه الشونتيه دانو سندناوي قال جينجاي خوال قال دوست وهواد خوال قال اهلي خوال قال كاسي دور يعني باوكي راديكال قش قهرتيه يرو جار هي قلت موعدك ذهب بالشخص كيري مندر مثلا ام بيجن شايك قهوه بردون ناخذ يكسر فيشتي سلاف فيشتي دانو سندنا كورت يكسر هذيك بدقري موبايل اخوه وامراضي وبدسي دانو سندني غير فردكي يعني حدود بينن ليه بدوري هدون جي او كسي دور جي ديك نزيكي وانا يعني قال لك شعر زاو بسكوري كوما الناس بيجن دا هاتوا دانو سندنا نابكو مالي دانو سندنا بيجن دحمو آراسادي كيش بابند ب چونتي بدوام كرنا پیشکتنی ناف ماندانو سندنا نفد السوشيال ميديا بويت دياديك يكجار مجنون جورا طاغي لسر حمي دانو سندنا ناف حمي شنو جروب كوماري بله تيد برسكيش دكتور من دكتور من برسك كربانة يعني تود نابرا كردستان أوروبا ده يقرن بحث بكن جوان ما بقريبون بجهنوي أستكو سوشيال ميديا جراحات دانين ودامز راندن بجهنوي أستكو باش بكاربينن جالي بوزيتيف وكا جوانو جنجين أوروبي أو زور بسيارك خوش وراسك إيماش ممكن جورج بلكي قال لك بيجن قهداري ونظام بيجي مالن هن اوروبا حتى دمك نيزيك مالن ها نحمي نرب جار ذاك نخبيك جار هبو مثلا حتى التلفزيون ما دوان باواكي دائمين يقاربون كاربينه يعني اوج بفلان بدانو سندنك انجاو تندرسي بوديك باش قدام سندني امراض راقي عندنا يعني انا هاجي او خلفيه ثقافيه تقاليد وتراديشنال ناب مالاد ناب ثقافه ويكون باكي كومريد او تحديد ديك تشقاسي يعني صندنك بتندرستيك راس وباش وجنجاو لقال امراض راجع عندنا لكن بيجومان يعني امبوزن بوزيتيف نايج مع السوشيال ميديا يعني دنياك بتشوفوا الشاب او كسي امراضك تشكب دري مثلا دي صار درينها خيال كان فيكشن دي اولي بسيط هذا جديد ناو نسكاري بيجن قلبي بيشكتي قلبي جانا بيجن مودرن وقت خيال بو جو جار مثلا عرافه باشا دكتور يقول باش او شنو دور قلت والله احتمال فرانش رودا بيان هذا الشيء عندك عرافه بو يربوا حقيقه امريكا ابو كردستان به بكارب اواخر راسخ مباشر رسم صوت وصوره حوالي او يقول باشا دكتور باشا دكتور دكتور تل كليجا راجع عندنا دما هن فرخوازا ورد جرندن جموا افكسان زور بيجن وكا يوتيوبر يعني او كسن دسر سوشيال ميديا جالك فيديو تشتاب بلاف دكان بيجن او فرخاس يعني او جوان ام دماتي دنافا كليجا راجع عندنا بونمونات الوي كليجي تجداي كي دناف برا كاسي دا دبيني جعاليه روزنامه وگری یانجی عالیه کو برانبر کامیره براوستا دیگه جوانا گدن که آن گنجا گدن کم سوشال میدیا کاربینه یانجی ویدیو تشنخا بلاف ندیکه وقت تو ما مستعک يقومان اب هبون وتوفير عم بيجن بان امراضانا بعوقت احسان وسهل ناف مريض وناف عم بيجن گنجاده زور سلوكي وان فيش تسيله يعني روشتنك طلبك بوخه مثلا دست مكيناغري يانجي بدانو صدنا خب هوالي خورم بجن فيديو كيناغري يانجي لايك كينك يانجي يعني
دانسون بناوي اكتيفه نالا روجي قشيده اصلا بي هاوي قوتين اما ذكرن هربت عاطيه وان دانسون بناوان بدسبليني روج مغانيه بوزيتيف تري خورتري وهو تمام تري يعني ام بيجن ما تشكيني قلت بيجي جواره جمر قلت لك فيديو تشيك دقائق وخوجي مونتاج بخو باشا دكتور خارجي وجه اضافه بك يعني تشتكي بروفيشنال زي قد بخرني الميوزيك تاعي كي باشا دكتور رضوان زور سپاس تلگلما بوی و بو اوه گنگشی و واندانا زانیا رنده با سوشال میدیا ام بچنا ناف برکی و جاردن عمل گرهابن عایشەشان دیارترین ژنا هونەرمەندی گۆرانیبێژی کوردە کە سەرباری کێشە و ئاستەنگ و ڕێگریەکانی دابوونەریتی کۆن و شوورەی و بڤەبوونی هونەر بۆ ژنان بۆ پەڕی بوێری و ئازایەتیەوە توانیوێتی لە ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردوودا بێتە نێو مەیدانی هونەر و سەرتەختی شانۆ بکاتە مەیدانی کارکردنی هونەری بەوەش بۆتە ژنێکی پێشەنگی ئەو بوارە و خزمەتێکی زۆری با هونەری گۆرانی و میوزیکی کوردی کردووە. عایشە محەممەد وەسمانشان کە بە عایشەشان ناسراوە ساڵی 1938 لە شاری ئامەدی باکووری کوردستان لەدایک بووە. هێشتا مناڵ بووە کە باوکی کۆچی دوایی کردووە. عایشەشان هەر لە مناڵیەوە خولیای هونەری گۆرانی دەبێ و سەرەتا بە زمانی تورکی گۆرانی دەڵێت و لە تەمەنی 15 ساڵیدا بە نهێنی یەکەم کاسێتی خۆی تۆمار دەکات. ساڵی 1961 دەچێتە ئەستەمبوڵ و لەوێ چالاکی هونەری زیاتری دەبێ و زۆرتر دەناسرێ و بە زمانی کوردیش گۆرانی دەڵێت و گۆرانی ئەس غەزاڵم تۆمار دەکات. ساڵی 1972 دەچێتە دەرەوەی وڵات و لە وڵاتی ئەڵمانیا دەگیرسێتەوە و لەوێ و لە وڵاتانی دیکەی ئەوروپا چەند ئاهەنگێکی گۆرانی ساز دەکات. ساڵی 1975 گەڕاوەتەوە ئەستەمبوڵ و دواتر لەسەر داوای محەممەد عارف جزیری و ئیسا بەرواری سەردانی بەغدا دەکات و لە ئێزگەی کوردی بەغدا چەند ئاهەنگێکی گۆرانی ساز دەکات. ساڵی 1990 لە سەردەمی ئۆزاڵدا چەند گۆرانێکی کوردی تۆمار دەکات. لە دوای ساڵی 1992ەوە بەهۆی نەخۆشیەوە لە چالاکی هونەری دەکەوێت و لە چاوان ون دەبێت. لە 18 کانونی یەکەمی 1996 کۆچی دوایی کرد. هەموو ڕۆژێک سەردانمان زیاد دەکات لە پۆرتالی ڕوودا و دوایین هەواڵ و زانیاری وەربگرە بە ڤیدیۆ و وێنەوە. بۆ هەموو هەواڵێکیش شڕۆڤە و بۆچوونمان هەیە لە پۆرتالی ڕوودا و یەکەم کەس بە بیزانە ڕوودا.net. ئەش بۆ بەشداریکردن پرۆگرامên ڕاستەوخۆیên رادیۆ ڕووداوێ پەیوەندی بە vê ژمارە بکەن 066 210 71 00 رادیۆیا ڕووداو. مژار بەرنامەیەکی خزمەتگوزاری رادیۆ ڕووداوە داواکاری و خواستەکانی ئێوە دەگەیەنێتە لایەنی بەرپرس ڕۆژانە کاژێر 11 و 15 خولەک ڕاستەوخۆ لە رادیۆ ڕوودا. بدەما ئامادێ پرۆگرامە بدەما ئامادێ گەنگەشە و گفتوگوێن سیاسی بۆ ڕەت پارڤە دەکە هەر پێنجشەمێ سەعات 17 و 18 ئێوارێ
با دەما ئامادە مژار و بابەتên herî germ yên hefteyê yên Bakurê Kurdistanê şirove dike. ڕووداو بەردەوام نوێبوونەوە. ڕادیۆ ڕووداو 102.7. بەیانیتان باش ئەمڕۆ لێژنە فەرعیەکانی چاودێری دارایی عراق بۆ وردبینیکردن لە موچەی وەزارەتەکانی پەروەردە و تەندروستی هەرێمی کوردستان سەردانی هەولێر دەکەن. ڤیان محەممەد بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان بە ڕووداوی ڕاگەیاند ڕۆژی دووشەمە لێژنەی چاودێری دارایی عراق بۆ وردبینیکردن لە لیستی موچەخۆرانی وەزارەتەکانی پەروەردە و تەندروستی دەگاتە هەولێر. لێژنەکە لە کەرکووکەوە دێتە هەولێر، سەرەتاش لەگەڵ هەردوو وەزیری تەندروستی و پەروەردە بەجیا کۆ دەبنەوە، دواتر دەست بە کارەکانیان دەکەن. بڕیاردەری لێژنەی دارایی پەرلەمانی عراق دەڵێ بەپێی بەدواداچوونەکان لە ماوەی دەڕۆژی داهاتوودا بەغدا موچەی پەروەردە و تەندروستی دەنێرێ. ئەحمەد حاجی ڕەشید بە ڕووداوی ڕاگەیان لە کۆبنەوەی لێژنەی دارایی پەرلەمانی عراق کەسێکی نزیک لە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عراق پێی گوتووە تاوەکو کۆتایی ئەم مانگە موچەی وەزارەتەکانی پەروەردە و تەندروستی دەنێردرێن، ئەگەر لەو ماوەیەشدا نەبێ ئەوە بێگومان سەرەتای مانگی داهاتوو موچەکە دەنێردرێت. لە چوارچێوەی سەردانەکەی بۆ تاران شاندی باڵای هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆکوەزیران نێچیروان بارزانی لەلایەن عەلی لاریجانی سەرۆکی پەرلەمانی کۆماری ئیسلامی ئێرانەوە پێشوازی لێکرا. بە پێڕاگەیاندراوێکی حکوومەتی هەرێمی کوردستان عەلی لاریجانی هیوای خواستووە تەواوی کێشاهەڵواسراوەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال بە ڕێگەی گفتوگۆ دیالۆگ و لەسەر بنەمای دەستور چارەسەر بکرێن و مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان و تەواوی پێکهاتەکانی عراق دابین بکرێن. سەر کۆنسۆلی ئێران لە سلێمانی دەڵێ ئێران جەخت لەسەر گەیشتنی هەرێمی کوردستان بە مافە دەستوریەکان دەکاتەوە لە چوارچێوەی عراق. ئێرانیش بۆ بەرژەوەندی بەغدا و هەولێر ئامادەی نێوەنگیریە. سعدوڵڵا مەسعودیان بە ڕووداوی ڕاگەیان هەوڵەکانی ئێران بۆ پاراستنی ماف و بەرژەوەندیە یاسایی و دەستوریەکانی خەڵکی کوردستانی عراقە. مەسعودیان لەبارەی هەوڵەکانی نێچیروان بارزانی بۆ چارەسەری ناکۆکیەکان دەڵێ بە هەوڵی بەسوودی دەبینین و دەتوانێت گرێکان بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بکاتەوە. تورکیا بە فەرمی بانگشتی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عراق دەکات بۆ ئەوەی سەردانی تورکیا بکات. لە چوارچێوەی سەردانەکەی بۆ عراق مەولود چاوژۆغلو وەزیری دەرەوەی تورکیا لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عراق کۆبوویەوە. بە پێڕاگەیاندراوێکی ئۆفیسی سەرۆکوەزیرانی عراق چاوژۆغلو دووپاتی کردوتەوە تورکیا پشتیوانی لە یەکێتی و سەقامگیری دەکات. ئاوکات باسی لە بەشداریکردنی کۆمپانیا تورکیەکان لە پرۆژەکانی ئاوادانکردنەوەی عراقدا کردووە. پەرلەمانتاریکی پێشووی ئاکپارتی داوا دەکات بەرپرسانی حکوومەتی تورکیا لە نێوانیاندا وەزیری دەرەوە گفتوگۆی ڕاستەوخۆ لەگەڵ کورد بکات نەک لە ڕێگەی بەغدا. ئەحمەد فاروق ئۆنساڵ بە ڕووداوی ڕاگەیان دیدار و گفتوگۆ لە ڕێگەی بەغدا و کورد دڵنیا ناکاتەوە پەیوەندیەکانیش دروست ناکات. ئەگەر تورکیا مەرامی ئاشتەوایی و دۆستایەتی هەیە پێویستە ڕاستەوخۆ لەگەڵ ئیدارەی کوردستان گفتوگۆ بکات. لە گوندی جلبەری سەر بە ناوچەی شێراوەی عەفرین ژمارەی کوژراوانی بۆ بەردومانەکانی تورکیا بۆ 7 کەس بەرز بوویەوە. لە بەردومانەکانی دوو ڕۆژێ عەفرینیشدا 11 کەس کوژران و 26 کەسیش بریندار بوون. بە پێی زانیاریەکانی میدیاکانی نزیکی یاپەگا بەهۆی بەردومانی فڕۆکەی جەنگی تورکیا و بۆ سەرگوندی جلبەرە لە ناوچەی شێراوەی عەفرین 3 کەس کوژرابوون و 11 کەسی دیکەش بریندار بوون. بەڵام لە دوو ڕۆژی ئۆپەراسیۆنی زەمینی و ئاسمانی تورکیادا ژمارەی کوژراوانی بەردومانەکانی تورکیا لەو گوندەی شێراوە بۆ 7 کوژرا و 12 بریندار بەرز بوویەوە کە لە نێوان بریندارەکاندا 6 منداڵ هەن. کۆمیسیۆنی پیشەسازی بریتانیا هۆشداری دەدەنا سەرۆکوەزیرانی وڵاتە لە چوونە دەرەوەی بریتانیا لە سیستمی بازی یەکێتی ئەوروپا. کۆمیسیۆنەکە داوای لە تێریزا مەی کردووە لە دوای چوونە دەرەوەی بریتانیا لە یەکێتی ئەوروپا لە نێو سیستمی باجی یەکێتیەکە بمێنێتەوە و با پێچەوانەوە کارگەکانی بریتانیا باجی ئەو هەنگاوە دەدەن. کورتەی هەواڵمان بۆ خوێندنەوە شاد و بەختەوەر بن. تۆڕی میدیای ڕووداو بە هەموو ژانرەکانی لەگەڵتان دەبێ. گەردەتەوێ بخوێنیتەوە هەموو دووشەمەیەک ڕۆژنامەی ڕوودا و بڵاو دەبێتەوە. گەردەتەوێ ڕوونترین وێنە ببینیت فریکوێنسەکانی تەلەڤیزیۆنی ڕوودا و وەرگرە. ئەگەر کاتت نییە و دەتەوێ بەدەم ئیشکردنەوە لە هەواڵەکاندا نەبڕیت 102.7 ڕادیۆ ڕووداوە. زۆرترین زانیاری، نوێترین هەواڵ. زانیاری سیاسی. دۆناڵد جۆن ترامپ تەمەن 71 ساڵ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا
لە ڕۆژی 20 مانگی کاونی دووەمی ساڵی 2017 وەک 45مین سەرۆکی ئەمریکا چوە نێو کۆشکی سپیەوە. هەروەها ترامپ بازرگانێکی میلیاردێرە و پێشتریش بە ئەستێرەی تەلڤیزیۆنی و نووسری بەرنامە تەلڤیزیۆنەکان ناسراو بووە. ترامپ لە 14 مانگی حوزەیرانی ساڵی 1946 لە شاری نیویۆرک لە ڕۆژهەڵاتی ئەمریکا لە خێزانێکی ساماندار لەدایک بووە. باوکی ئەو فرێد کریس ترامپ بازرگان و وەبەرهێنەر بوو لە کەرتی خانوبەرە. سەرەتای خوێندنی ترامپ لە ناوچەی کوینز بوو لە شاری نیویۆرک و لە تەمەنی 13 ساڵیدا باوکی ڕەوانەی ئەکادیمیای سەربازی نیویۆرکی کرد تاوەکو ببێتە خاوەن کەسایەتیەکی بەهێز. ترامپ لە ئەکادیمیای سەربازیدا پلەی نایابی بەدەستهێنا و دواتر پلەی کاپتنی سەربازی وەرگرت و لە ساڵی 1964دا خوێندنی لە ئەکادیمیاکە تەواو کرد. بۆ ماوەی 2 ساڵ ترامپ پەیوەندی بەزانکۆی فۆردهامەوە کرد و پاشان پەیوەندی بە کۆلێژی وارتۆن سربەزانکۆی پنسیلڤینیاوە کرد. لە ساڵی 1968دا ترامپ بڕوانامەی لە ئابووریدا وەرگرت. لەو ساڵەوە ئەو دەستی کرد بە کارکردن لەگەڵ باوکی لە بواری دارایی و خانوبەرەدا. سەرەتای ژیانی ترامپ لە جیهانی خانوبەرەدا بەوە بەرهێنان لە یەکەی نیشتەجێبوونی بە ناوی گوندی سویفیۆن بوو کە باوکی ئەو خاوەنەکەی بوو. ترامپیش هێشتا خوێندکاری زانکۆ بوو. گوندی سویفیۆن لە 1200 ئەپارتمان پێک هاتبوو کە تەنها لە سەدا 60یان فرۆشرا بوون. بەڵام دوای 1 ساڵ لە هەوڵەکانی ترامپ ڕێژەی فرۆشتنی ئەپارتمانەکان گەیشتە لە سەدا 100 و کۆمپانیاکەی باوکی ترامپ بڕی 6 ملیۆن دۆلاری ئەمریکی قازانج کرد. لەو کاتەوە زنجیرە سەرکەوتنە ئابووریەکانی ترامپ دەستیان پێکرد و لە ماوەی 4 دەیەدا دۆناڵد ترامپ بۆ یەکێک لەوە بەرهێنەرە بەناوبانکانی ئەمریکا گۆڵدرا کە سامانەکەی بە نزیکەی 8 میلیارد دۆلاری ئەمریکی مەزەنە دەکرێت. ترامپ بەشداری لە چەندین پرۆژە و کاری هونەری و نمایشی تەلڤیزیۆنی کردووە کە بەناوبانگترینیان بەرنامەی دی ئاپەرتنس بووە. دۆناڵد ترامپ زیاتر لە 14 کتێبی لەبارەی بازرگانی و وەبەرهێنان و سەرکەوتن لە بواری خانوبەرەدا نووسیوەتەوە. ترامپ 3 جار هاوسەرگیری کردووە کە دوایینیان میلینیا کناوسە و خەڵکی سلۆڤینیایە. رادیۆی ڕوودا و 102.7 بێ میوزیکە ببنە ژن و ڕۆژە هەفتەی سبیرە گەلک خۆشە گەلە خۆشە ئەز کارم کەیف گەلە خۆش دەسڵافکەم کەرەم دوبرێوترا گۆدارن روسیل لە کوردستانê هەروەسا گونایدەم گۆدارن تورکی لە کوردستان و صباح الخير گۆدارن عرب لە کوردستان گود مورنینگ تەگو Good morning. Good morning. چنا ما انجلیزی بوینه برا یعنی نه انگلیزی هم انگلیزی خوشتره. راچی تو بخیر بی. گالکس فاضله. متعانی راوچی. آره تلویزیونی و هاتینه و رادیو. تازه باشه راوچی بس بسیاره که بری بحثی بابتی بکن. تکنگی تیزا دریایی دا کار دیگر؟ کی؟ تیزا دریایی. من لهزی دریایی کارم نکردو. ادی باوچه و علامت ادی دستگانه. و هدیه که هدیه کی زور گرام بهای کسی پیدا. بادینی. نه. دوکی درینر داره. دوکی حس کن تو دوکی باقی. تمام دوکی داغم بس درینر بيجيت نوبت بادینی باقی. ام دونه او یک برو سرانی دو. دو بیچه ماش صار. ما فرني فيش جو بالانس. يا اخو كاش خايف قاطع عيدي كريا برفو. ما يجاجنا. سرانی خدك. من شو ما تدري بس او هدیه کی گرام بهای. نك أو يكاد نرخك يزور جرام بها ببلان جرام بها لبرو كسي كتابة فيديو قيمتي معنوي بالضبط بلا جرا بهاش خلك ببيننا رباط رجع كريه قطع بوجاجني كربنا شو فيري بادينيو فهذا دوكي جلا كتين خدي ساكي جلسان هت منين نديو هين لا معناتها تبيا یه پروگرام گیربکسه یه نسارا اشترد مونتاژت که طبعا جیلوان همو بیه جیلوان طبعا بعد که من زور
سير فير بوم شلون سير فير بوم لكلية بوين مرحلة كيزانكو همو بحث هندد نحكم مرة كو بس دقيقة خو بقراز بحثه دلينا أنا إيشنا خدي كيفهم قالك قاطع خويا عندي كريم خوشي دمه طبعا بيدر بها ولا كان أنا بها ولا كان رمضان وان جاجنا حاجوب جاجنا كريم تقريبا 2 صلاة تخرج لا ربع طراشة تنجي نحش كشكي كتكريو هلا باش تنجي تشوف هم فوق دلرنا هلا مربى لا لا رينادي مولده بحسب مولده بس بلاطش مولده ما كم بس يود بودا كم دليل بس يود بودا كم بس مولده وتونكين جوزي وسيرة صار راسي في وشو ستيروتشي أبقى قبل كوميدي جياتنا منا باسی ئەوت بکەم کە یەکەم جار کە من چۆن فێری بادینی بووم لە کولێ بووین مەرحەلەیەک بووین تازە برادرانی کولێم دەناسی مەجموعەیەکی خەڵکی دهۆ جەماعەتی هەندێکیان خەڵکی مەکەوە خەڵک دەگا مەکەوە تەرجەمەی مەکە لە سۆران لە ئاکرێ لە بادینیان بارزان سامان وڵاتجێری لەگەڵ خۆم بوو سامان وڵاتجێری بێژەری وەرزشی خۆمان و هەم لە ڕادیۆ گولستان من ندید نبخوده همون سر تلویزیون می وقتی باز بيش گولستان دنوا كوليجا ده هر كسك الباجر اكيد هر كسك تشتكي قال خاطينا تشتكي قال فاشا بس من زور حزم كنت كفير باديني بمن للراقاندنم بيوستا من بادينيش بزانم كرمانجيش بزانم صدفة بلا بس برادر كانم زور بيان قلتم راوتي بو تۆ خۆت فێرە بادین دێکە و زمانی خۆت دەگۆڕێ و ئەوە پێویست نییە کە تۆ ئەوی بکەی و نازانم هەندێک مەجموعەی برادرم وایە پێدەوتم نە ئێمە ڕۆژنامەوانین ئێمە دەبینە ڕۆژنامەوان سبەی دەبێت بادینیش فێر بین دەبێت سۆرانیش فێر بین و زمانەکانی دیکەش ئەوە دەبێت باش بزانین اینجا یەکەم جەرکە قسەم دەکرد و هەندێک تشت هەیە لە ناو بادینی بۆ نێرومێ ئەوانە جودام نەدەکردنەوە اینجا بەشێک لە برادەرەکانم دایانگوتڕاوچی کوڕکردنا کەچ و کچەکردنا وەرە ئێمەش لەگەڵ ڕاوچی بکەمە سۆرانی بکەمە سۆرانی بەشێک لە برادەرەکانم فێربوون زۆر خۆشە هەر تشتێکی مرۆڤ بەشێک لە برادەرەکە بەشێک لە برادەرەکانم پێیان دەگوتم ڕاوچی نابێ ئاوا بکەی ئاوا بکەی ئیتر منیش هەرچۆنێک بێ هەوڵمدا خۆم فێرکرد بەردەوام ڕۆژانە لەگەڵ خەڵک قسەم دەکرد لەگە برادرانی دووهۆک لەگە برادرانی بارزان ئەوانە قسەم دەکرد تا بەباشی بادینی فێرم الحەمدولای سەر وڵا مەزانی تو بادینی چیدی بەحث ناکەم ڕۆژی ما پرسیارێک دانا بوو گولستانی حەزکردشم مەز بزانێ چ ڕۆژێکێدا ئەزش دایک بوویمە ئەمە پرسیارێک دیژی دانین هندکارن گوداران تبرير برنامج نوروجي بن بجمارة كوغلستان حتى بيجوش برنامج 066 7000 صاد عافية دستوش هاي فاي هندكارن بجمارة جاردن هندكارن باش داربن وبحث ويكيجي بكن كافيربون ده كوليجا دو هروسا بو زمانان يانجي ام بيجن ديالكتان شوازارن زمان شوازار هر دو زمان جي گلک گرنگم بزانم شوازارن کردیجی گلک زورن خوشا تو فیر بی راچی بوم بحث بکه کارت کرنا سوشال میدیا اینستاگرام یانجی سناب چات یانجی فیسبوک و بيجن يندرجي كو هرسي قالك كل سنتنا ابكار اني ستوري انوان فيديو انوان كسن هنا وكي يوتيوبر كار دكن چند دكاره كساتيا گنج كردستان اف سوشال ميديا اف ابن هنه چند دكاره كساتيا وان بوغرا بێگومان دلێر هەر کەسێک کە ڕۆژانە فەیسبوک بەکاربێنێ ئینستاگرام بەکاربێنێ سناپچات بەکاربێنێ گولیستان یعنی ئەو کەسە دەتوانێت خۆی بەرەو پێشەوە ببات چۆن ئەمە دەبێت بە شێوەیەکی زۆر پرۆفشناڵانە ئەمە بەکاربێنێت تۆڕە کۆمەڵاتەکان بەکاربێنێت نابێت هەڕەمەکی بەناو بکەوێت مەسەلەن هەر بابەتێک کە ئەو ویستی هەر بابەتێک کە لە دنیاە هەبووت ئەو بچێ ئیشی لەسەر بکەن کەس یاخۆت شەخص دەتوانێت بەو شێوەیە سەرکەوتوو بێت لە ناو تۆڕە کۆمەڵاتەکان کە بتوانێت گرنگی بە یەکێک لە بابەتەکان دات مەسەلەن تۆ دلێر لە بەرنامەی گێڕبۆکس مەسەلەن شارەزایەکی زۆر زۆرت هەیە لە ئۆتۆمبیل مەسەلەن گولیستان چەند ساڵە مەسەلەن ئیشی بێژەری ڕاگەاندن و تر هەر کەسە و تایبەتمەندی خۆی لە کارەکەی لە بارەکەی خۆیدا تەخەسوس بکات باشترە نەک ئەوەی کە هەر ڕۆژۆ بێت لەسەر بابەتی قسە بکە هەر ڕۆژۆ بێت مۆزوعی بکات تر ئەو شتانە تێکەڵ دەبێت ئەوە نابێت هۆی ئەوەی کە کەسەکە بتوانێت باشتر لێتێ برز دبا يعني دكارة أجر خوي بيت أجر أثبت إنه مناكب بينام ببورة تدبيني لهناك والله كولستان برنامج جالك ما زند أنا في نسترانان وهفريكيا استرانان ده دبيني اللي سر زاروكا هنا زاروكا كده كولستان
همانی يعني جلك نبى 10 سال يعني جيري 10 ساله يا دشت برانبر اوی جمهوری هنده مصر اوزیان سواد و استران دو بشه يعني اف کساتوی گلک يعني استرس کل جمعه دکارا به زور پروفیشنال استران باوری بخبونه اکتیو حالا گرینگ کانه که انسان زور باوری بخویه به هر کاری که بیه بیکات وجه اف اپن هنه دکارا باوریا خوبونه جوانان جم گنجا زیاد طبعا بگه طبعا اما لره ناوی گروپەکە بێنم ناوی گروپەکە بێنم گروپەکەی لە کوردستان کە لە ڕێگەی سوشال میدیاوە ینی بۆچی ناوی ناگەر باش بن لاانە ببێتە ڕێکلام کۆمپانیا نییە ئەو گەنجانەی کە ئێوەش لەوانەیە ببینن ئەوانەی کە زۆر گرنگی بە جلوبەرگی خۆیان دەدەن مەسەر ئەربیل ئەوان بزانە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە توانیان چی بکەنەوەن ئەوان لە BBC ئەوان کەناڵە بەناوبانکەن ئەوانە مقابلەت ئەوانە چاوپێکەوتنیان لەگەڵ کراوە ڕۆژانە میدیاکانی جیهان مەسەلەن پەیوەندیان پێوە دەکەن و قسەیان لەگەڵ دەکەن ئایا ئێوەکو کورد چۆن توانیتان ئاوا سەرنجی خەڵک بەلای خۆتاندا ڕابکێشن جا ئەمە یەکێکە لەو نمونانەی کە لە ڕێگەی سوشال میدیاوە گەنجی کورد توانیوێتی کە برە بە ئیشەکانی خۆی بدات و گرنگی بە کارەکانی خۆی بدات و بەم شێوە بچێتە پێشەوە ئەمە زۆر میمە کە کەس یاخود تاک بتوانێت لەسەر یەک بابەت ئیش بکات بۆ ئەوی کە بتوانێت زیاتر سەرکەوتو بێ لە ناو ئیشەکەیدا ئەمە خاڵێکی زۆر گرنگە نمونەی زۆر باشتریشمانەیە دەکەینە مستەڕاوچی باشە ڕاوچیش بەرکوتە خوفێری بادێنی کریە چت بێژن گولا ئالیە باکوور گول هەما گول هەر گولە دزانێ گولیستان گول هەر گولە گولە بەس چێکی دژیت بێژن بچی بێژەمە دەبیشە سەد خوبات دەی هەموو بێژە والله جێم خۆشم بەرەوە هەردوو کاتەمەوە پرسیارکیری ئێنە مۆڵەتە گولیلک گولیلکیشی هەیە خدين هردو مزانن از سپرایزك من بوتاج آماده كده و دياريه بوتاج راوچي هر وصا بو گودارن ما كبا اقول بي چیچک قابیه هنرمند سیمارا چیچک گوته بجنی چیچک راستی چیچک کم دجوای گم خبر پرا خود چیچک جوری گله که چیچک هر نوع چیچک بل علی باکر بجنا گله چیچک تمام اما تری چیچک یجی خب دیگه انا خوش بشتنه اما باشتم بلام اگر اشترى بسمان بام شلا بستاته تج راوتشي لو لفيت خدت من في ساعتين هذا دليل شو كده الوضع باش دمتا بس تكتم في بلام بس او قراني بو استدل لي دليل هالروش لسناب شاتك او قراني دلك بلا والله اصلا قبل باي كدوت ماما خاليا شو كدوت ماما خاليا لا ولدت ماما من شباب ولدت ماما من واحد خلصان نا ولدت ماما محمدشون هموچون عرس برانا گشت چه کامنتی کردو کامنت کان بخونین و راوچ تزانی از چه اولی که دایک بوم چه ساله که دا ما بحثی اتومبیله که کردم ما گوتی ولکسواگن ها من برداد گوته برازیلی بلکه نه ولیش جمع ها چه ساله که دا هاتن برازیلی گلک برنیاز منوید بمبروان استیل ها اوید بمبروا راش من تو مدل گلک زانیاریم لسر نیه بجدید لی هشتگ بلم لوانه که غلط ببلام اکیدم له هشتگ کانه چکا هشتگ سالی 1984 اگر غلط نبم درسته نه 84 یکم مدل استیل بوم بحث وینینه مدل اکتنا بو گلک خوش بود تاکسی زیده بود سال 2002 هبو نه 1986 ازش دایم 1986 86 بچوکی از بچوکی چما مال 32 سالم نه 12 سکنه 12 4 جشن بونامنا هر تم همو ساله که جشن بونا دیگه خب همو ساله که
دما دبا روجا جاج نابونا من زاني چه تینه بوم بسکریم بسکریم انا که چه ویژنیت مازنا تو برو باگی دیش وقتی نو شمال که مو مکدان سر و تمام آره شو تحس نکت مازن بویا آره والله چی دیگه دلر شتێک بمانەوە کە زانیاری ببەخشین لای تۆ شتێک هەیە مەسەن ئەوڕۆکە لە خەو هەستاوی شتێکی دیبێت بەلاتەوە دەما ئەس ji xewê rat bimraçî û ez nav cadeyên hewlêrê dikerim ez gelek tiştekê bînim walî ji bilê cara û çê dihî em nav cadeyên aliyê Rûdawê ketin ez û du birader Siyamend û arûsa Jîlwan nûçekanê Rûdawê tu diyan sê Siyamend em nav da ketî me tiştên xerîb û ecîb li ser rasîfa dîtin bawer bike tiştê te bivêt me ser rasîfa dîtin ha vêca evêt mazin evêt masya çê dikem barîkê gelek vê masê master bûn masî çê dikirin her rasîf temam girtibû got her neser me got em çawa biçin got her neser cadeyerim bira dê دلێر ئەوە نەک تەنها لە هەولێر بەڕاستی لە هەموو شارەکانی کوردستان بگرێ لە سلێمانی لە قەزا و ناحیەکان لە دهۆک لە هەر شوێنێک کە دەبینی ئەمە وەکو شتێکی لێ هاتووە کە بەردەوام خەڵک ئەمە دووبارە دەکاتەوە ینی راوچی بۆ مە پیچێک بادینی باخەوە ئەرێ وڵا ڕاوچی هونەرجان چاوبێتەمەوە چیت کەم ئەس بۆدینێمە گەلێک باشە بەس دەرهێنەت بێژیت نەشێ بۆدینی هەمە ئەس بخۆم تەمام بۆ جارێکی تر تەمام اینجا دلێر ئەمە وەکوتم ینی ئەمە لە هەموو شارێکەیە لە هەموو ناحیەکەیە لە هەموو قەزایەکەیە بەڕاستی ئەمە زۆر ناشیرە من دەچم بۆ بازار لە ناکاو شتێک دێتە بەردەمم ناتوانم بپەڕمەوە ئەمدی ناچارم کە لە بێمە سەر جادەکە ئەو کات لەوانەیە خەتەریات لەسەر ژیانم دروست ببێت ئۆتۆمبیلێک بە تەنیشت مادابێت لێم بدات مەسەڵەن لەوانەیە حاڵەتی واش چەند حاڵەتێکی ئاوا ڕوویداوە ئەنی لەسەر فەیسبووک ئێمە دەبینی ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵاتەکان دەبینین کاندێک شتەیە بە خەڵک بە سیر پیشایندا بەڵام ئەوە شتێکی زۆر ناشیرنە چکە ئەمە دەبێت چارەسەر بکرێت کچێکی دووکێ بۆ من نامەک شاند گوتی دلێر الجادا ئەوە ماڵەمەلێ گوتی ڕاسیفێ مە gelekê mezin e tişe gelek baş e rasîfê me gotî mezin e gotî ew cêtaxê ewle gotî tiştê baş bi saran oyne ser rasîfal derf me li malîde jî ser rasîfanîne gotî bes çar kolket mirîş gal ser rasîfîne gotiş mi roşandine ez rawçî daxwaziş portala Rûdawê dikem beşê we hîn haştakekî belav ken bi navê nebû danana malîda jeneratör her wisa vêca dilê haştak yani haştageke nûsê heldestê diçe malîdeke xwe heldegirêt û tu dikarî weke mesela PC GDA awsat çêkin بەجددی ئێمە لاوان ئێستا بە چۆن دەڵێ وەکو کەیفۆشێک باسی ئەوە بکەم بەڵام بەجددی ئەمە بابەتێکی زۆر گرنگە ڕەنگە پێشتر باسی کرابێ بەڵام ئێمە وەکو میدیاکار وەکو ڕۆژنامەوان دەتوانین گرنگی بۆ بابەتە بدەین ینی بچین لایەنی پەیوەندیدار بدوێنین ئایا بۆچی هەتا ئێستا ئەمە نەتوانراوە چارەسەر بکرا ئایا ئەو کەسێک کە خاوەنی ئەم دوکانەیە مافی خۆیەتی کە کەلوپەلەکانی مۆریدەکانی ئەسارم هەر شتێکێک کە پەیوەندی بە دوکانەکە هەیە لەسەر ڕاستی دایبێت کەسبوونا کەسی و باری بخوبۆنێت کردوانە ئەز داخوازش گەنجاو بکەم هەر کەسێک مالیدە یان تانکێکی گازیان ئۆتۆمبیلێک یان کۆلکێکی مریشکە لەسەر ڕاستیکە ببینێتن سناڵکان ئینستاگرام ئێمە پێی دەڵێن لە سۆرانی پێی دەڵێن کۆختەی مریشت کۆختەی مریشت باڵچی مە gelek پێخۆش بوو تا گەرمە بۆی من داوام نییە ئێستا ساعت 4 داوام دەست پێ دەکات بەڵام ئەوە مهمەوە بۆ خزمەتکردن بێ بە خەڵک زانیارێکی کورتمان بگەیان بێ خەڵکێک ئیسفادە لێ زۆر سپاس گولستان دلێر زۆر سپاس بە سپاس گولستان هەر شاد بە ڕۆژە تاژی پێت خۆش ڕۆژە گۆدار و بینەرمە